سەبارەت بە پرۆژەکانی کابینی نوێم لە ئیدارەی سربەخۆی سۆران هەڵگورت شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران لە هەولێرەوە لەگەڵمانە. بەڕێز هەڵگورت سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەگشتی پرۆژەکانی کابینی نوێم لە ئیدارەی سربەخۆی سۆران چی بووە؟ بەڵێ طبعاً لە ماوەی ئەو 2 ساڵەی ڕابردوو دوای ئیدارەی سربەخۆی سۆران پرۆژەکانی خزمەتگوزاری لە هەموو بوارەکانی ڕێگاوبان، ئاو، کارەبا، تەندروستی چۆتە باری جێبەجێکردن، بە تایبەتی پرۆژەکانی ڕێگاوبان کە چووکە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران سنوورێکی جیۆگرافی بەرفراوانە. ئەمە توانیمان لە ماوەی ئەو 2 ساڵە بە هاوکاری و پاڵپشتی ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی زۆربەی هەر زۆری ئەو پرۆژانە بێخینە بواری جێبەجێکردن و بە شۆڕشێکی ئاوەدانی لەو ناوچەیە بەرپا بکەین. و تا ئێستا طبعاً پرۆژەکانیش ماون کە ئێمە بیکەین و لە بەرنامەی ئێمەشدایە. پرۆژەی ناوەندیمان هەیە، پرۆژەی بچووک و پرۆژەی استراتیژیشمان هەیە. خۆتان دەزانن سۆران ناوچەیەکی گەشتیاریە و ناوچەیەکی بازرگانیە و ناوچەیەکی کشت و کاڵیشە. یەکێک لە ئامانجە استراتیژیەکانی ئێمە وەکو ئیدارەی سربەخۆی سۆران کردنەوەی ڕێگاوبانە استراتیژیەکانە بۆ ئەوەی بتوانین سوود لەو کەرتە گشتیانە وەربگرین کە ئیدارەی سربەخۆی سۆران ناوچەیەکی ینی خاڵێکی گرینگە ئەو بەنسبەت ئەو کەرتانێک کە ئێستا باسم لێوە کرد. ئێمە بە ینی لە خلالی ئەو 2 ساڵی ڕابردوو زیاتر لە 210 پرۆژەمان هەخستە بواری جێبەجێکردن و لە ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکانیش ئێمە ڕێژەیەکی زۆر بەرچاومان جێبەجێ کردوانی ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکان لەو ئیدارەیە جێبەجێکراوە هەرچەندە ئیدارەیەکی نوێ بوو، بەڵام ئێمە لەگەڵ ئەو تیمەی کە لەوێ کارمان دەکردووە بە هاوکاری و پاڵپشتی ڕاستەوخۆی جەنابیان ئێمە توانیمان پرۆژەیەکی زۆر باش و بەرچاو لە ئیدارەی سربەخۆی سۆران جێبەجێ بکەین. بەڕێز هەڵگورت ئەس بەحسە خزمەتکردنی ئەگەر ئەم بکین ڕەنگە تایبەتیش بووی خەڵکی ئەوە گرنگ بێت و هەم حکوومەت هەم کارتێ تایبەت پێک بە خزمەتەکردن کە باشترش بووی ئیدارە سربەخۆ هەمی ناوچەیان خوبە بکە ji بووی vê تایبەتیژی çi planekî îdara serbexwe soran heye êdî weberhêner wekî ka çawal dihûkê li Hewlêrê li Silêmaniyê gel hikûmetê kar dikin îdareyên taybetî jiyên xwe cihên wan navçan wisa rêk ji bo weberhênera bête xweşkirin projeyên baş li wan navçan bêne danîn taybetî ji aliyê xizmetguzariyê ve. بەڵێ طبعاً یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕاکێشانی دەستی وەبەرهێنەر بۆ ئەو ناوچەیە بابەتی ڕێگاوبانەکانە. ئێمە لە سەرەتاوە کارمان لەسەر استراتیژیەتی و پرۆژە استراتیژیەکانی ڕێگاوبان کردووە بۆ ئەوەی هاتوچۆ بۆ سۆران ئاسان بکەین. ئێستا ئەو پرۆژەی جۆسایدی سپیرک خەلیفان کە ئێستا لە قۆناغی کۆتاییەکاندایە بەکردنەوەی ئەو جۆساییدا و بەستنەوەی بە جۆسایدی باسوورما و بە هەمان شێوە تا دەگاتە زارگەلی و بەرفراوانکردنی شەقامەکانی ناوگەلیش دوای تەوابوونی ئەو پرۆژەیە هاتوچۆ بۆ دەڤەری سۆران ئاسان دەبێتن. بە ئاسانبوونی ئەو هاتوچۆیە ئێمە دەتوانین دەستی وەبەرهێنەر ڕابکێشین بۆ ئەو ناوچەیە هەم لە ڕووی گەشتیاری و هەم لە ڕووی بازرگانی شەو کە ئێستا لە بەرنامە ئێمەدا سنتەرێکی بازرگانی گەورە لە سۆران دروست بکەین و پرۆژەی استراتیجی زۆر باشمان هەیە لە ڕووی گەشتیاریەوە. ئێستا خەریکی دروستکردنی ماستەر پلانێکی گەشتیاری نکات لە قۆناغەکانی کۆتاییدا بە چاودێری ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی حکوومەت ئەو ماستەر پلانە ئێستا خەریکی دیزاینکردنین. بەڵام وەکو باسم کردێت بۆ ئەوەی ئێمە بتوانین دەستی وەبەرهێنەر ڕابکێشین بۆ ئەو ناوچەیە زۆر گرینگە خاڵی هاتوچۆ گرنگی پێ بدەین، چونکە ئێمە لە بیرمان نەچێتن 2 دەواازە ئێستا لە سەر سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانە و دەواازەی سێمیش ئێستا لە قۆناغی خەریکین بیکەینەوە لە سیدەکان. بە هەبوونی ئەو 3 دەواازەیە کەرتی بازرگانی جوڵەی بازرگانی زۆر دەبێتن و جوڵەی گەشتیاریشمان هەیە و بە هەمان شێوە ناوچەیەکی کشت و کاڵیشە. بۆ ئێمە گرنگیشی تایبەت بە جوڵەی ڕێگاوبان دەرێن بە پرۆژەکانی ڕێگاوبان دەرێن. بە هەبوونی ئەو دروست تەوابوونی ئەو پرۆژانەی ڕێگاوبان کەرتی گەشتیاری و کەرتی بازرگانیش دەچێتە قۆناغێکی دیکە. طبعاً هەندێک پلانمان هەیە، پلانی کورت مەودان و هەندێکشمان درێژخایەنن. ئەو پلانە هەمووی ئێستا لە بەرنامەدا و ئینشەڵا لە 2 ساڵی ئایندا ئەو پرۆژانە دوای تەوابوونی ئەو پرۆژانە دەڤەری سۆران ئینشەڵا دەچێتە قۆناغێکی دیکە. باشە هەوڵەکە بوو بۆ دابینکردنی کارەبا لە ڕێگەی وزەی خۆرەوە بوونە خۆشخانەکانی ئیدارەی سربەخۆی سۆران. ئەم هەوڵە بەچی گەشت؟
ئێمە بابەتی وزەی کارەبا لە وزەی خۆرەوە بۆ هەموو شوێنەکان گشتەکان ئێستا پلانشکەشمان لە بەردەستدا بۆ گوندەکان چەند گوندێکمان لە بەردەستدا بۆ ئەوەی وەکو پایلۆت ئێستا وا خەریکینە کارەبایان لە ڕێگای وزەی خۆرەوە بۆ دابین بکەین بۆ ئەوەی بتوانین لەگەڵ چەند شەریکێک کارمان کردووە و ئەوە لە قۆناغەکانی کۆتاییدا ئەگەر ئەم پرۆژانە کە دڵنیاشم سەر دەکەوێتن کە ئەگە سەرکەوت دەتوانین بە تایبەتی گوندەکان و شوێنە دوورە دەستەکان دەتوانین سوودێکی باش لەو تەکنیکی کارەبا لە وزەی خۆرەوە وەربگرین. شوێنەکانی دیکە شوێنە گشتەکان هەتا قوتابخانەکانیش ئێستا کارمان لەسەر کردووە بۆ ئەوەی بتوانین لە ڕێگای وزەی خۆرەوە کارەبایان بۆ دابین بکەین بە هەبوونی ئەم پرۆژانە دەتوانین فشار لەسەر لود لەسەر ئەو لۆدێکە لەسەر ڕێژەی کارەبا هەیە کەم بکەینەوە بە تایبەتی وەکو باسم کرد شوێنە دەور و دەستەکان چونکە بە هەبوونی ئەو پرۆژەی وزەی خۆر ئێمە شەرتنی ینی ڕاشێشانی کێبڵ و عمودی کارەبا و ئەوەش کولفەکانی کەمتر دەبێتەوە وەکو باسم کردێ پرۆژەی ئەو پرۆژانەمان هەموو لە بەردەستدایە پرۆژەی ڕیسایکلینگ ئێستا لەو زوان ئێستا بواری جێبەجێکردن و بەردی بناغێدا دەدرێتن کە ئەوشلێکەکە لە پرۆژە استراتیجیەکان پرۆژەی خاوێنکردنەوەی ئاوەکانی قوڕۆس ئێستا چەند پرۆژێکمان لە بەردەستدا لە ناو سۆران بۆ خاوێنکردنەوەی ئاوی قوڕس تا بتوانین جارشکە بەکاری بێنینەوە ئەو پرۆژانە هەمووی ئێستا لە بەردەستی ئێمەدانە ئینشەڵڵا لە ماوەیەکی نزیک دەرەنجامی هەبوونی ئەو پرۆژانە بڕوونی بەدیار دەکەوێتن. عالیە گشت و کۆڵی بە حکوومەتێکا لە کار کردە یعنی هێنارێن زاخ و حەلەبچە سێڤێن ناوچە بەرواری باڵا هەنگیڤینی ناوچەیان چیاییش بووی دەرڤەژاتین هەنارتن دەژێ ماژە پێکرد و سوڕان ناوچەکە گشت و کاڵیەژی چ پلانە کاتیە جێبجێکردن لە ساڵا دەرباز بووی دەکو نوکەژی ئەم تێدای نەمە بەستا من و دێ چ پلانێکژی بێتە جێبجێکردن ساڵێن داهاتی دەژبووی پشتەوانیکردنا جوتکاران لێ ناوچێ زێدەتر چ بەرهەمێکژی لێ دەرێ دێ گرنگی پێتەدان. ڕۆیای کابینێ نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ڕوون ئاشکرا و ڕۆیای خودی جەنابی سەرۆکی حکوومەت لەمڕۆوە زۆر ڕوون ئاشکرا کە ئێمە هەبوونی ئەم بەروبوومانە بتوانین مارکێتینگی بۆ بکەین و ساغ بکرێتەوە بۆ دەرەوەی وڵات بنێردرێتن. ناوچەی دەڤەری سۆران چەند ناوچەیەشی تێدایە ئەو بەروبوومانی کە لەوێ بەرهەم دێتن بەروبوومی تایبەتن دەتوانین ناوی وەکو بڕان ناویان بێتین چونکە هەموو ئەو بەروبوومانە ینی تام و چێژێکی تایبەتی هەیە و کەش و هەوای چەند ناوچەیەشی دیکەش دەتوانین سوودی لێوە بگیرێتن بەرهەمی تایبەتی لێ ینی بەروبوومی تایبەتی لێ بەرهەم بێتن بۆ ئێمە بە سوودوەرگرتن لەو هەنگاوانەی حکوومەتی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەناردەکردنی ئەو بەروبوومانە ئێمە وەکو باسم کردێ دوای تەوابوون ئەو ڕێگاوبانانە بە دڵنیاییەوە دەتوانین سوود لەو هەڵەوەربگرین و هەموو ئەو بەروبوومان تایبەتیانەی کە لێندران بەرهەم دێتن بتوانین بە هەمان شێواز و بە هەمان تەکنیک ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستانی بکەین. زۆر باشە بەڕێز زەڵگورد هەنگاوەکانی داهاتووی کابینەی نوێم بۆ ئیداری سەربەخۆی سۆران لە ڕێگەی با بڵێن لە ڕووی خزمەت گوزاریەوە چی ئەبێ؟ پاڵپشتەکانی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئیدارەی سۆران بەڕاستی پشتیوانێکی زۆر زۆر بەرفراوان بووە وەکو باسم کردە ئێمە لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردوو زۆرێک لەو پرۆژانەمان خستۆباری جێبەجێکردن و ئاوادانکردنەوەی گوندەکان پرۆژە بۆ گوندەکانیشمان بردووە یەکێک لە ئامانجەکانی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەهێشتنەوەی ئاوادانی ئەو گوندانەیە ئێمە بتوانین پرۆژەکانی خزمەتگوزاری سەرەتایی بۆ ئەو گوندانە ببین بۆ ئەوی بتوانن بە ئاوادانی بمێننەوە و نانی ببنە سەرچاوەی داهات هەم بۆ خۆیان و هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو باسم کردێ کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بۆ ئیدارە سەربەخۆی سۆران ئەو پرۆژە استراتیجیانێک کە ئێستا لە ماوەیەکی ئێستا هەندێکیان تەمان دەستیان پێ کردووە پرۆژەی ئۆڤەرپاسی دەواازەی سۆرانمان هەیە پرۆژەی چلمەتریمان هەیە کە لە هۆڵی بۆنەکانەوە ئەو هەردوو بەری سۆران بەیەکەوە دەبەستێتەوە و پرۆژەیەکی دیکە ئێستا کە لە بەردەستماندا لە ساڵی ئایندا یەکێک لە بەرنامەکان ئەوەیە کە هیچ شوێنێک بە تایبەتی لە ناو سنتەری سۆران هیچ شوێنێک نابێ بمێنێتەوە بەبێ قیرتاوکردن و بەبێ کۆنکریتکردن طبعا ئەو پرۆژەیە و ئەو بەرنمەیە بۆ هەموو قەزاکانی دیکە و سنتەری قەزا و ناحیەکانی دیکەش بە هەمان شێوەیە وەکو باسم کرد لە 2 ساڵی داهاتوودا ئێمە ئەو بەرنمەی کە دامان ناوە و لەگەڵ جەنابیان ئەوەیە کە پرۆژە خزمەتگوزارە سەرەتاییەکان بۆ هەموو سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەبێ
بگەندرێت و تەواو بکرێت. گەلک سوپاس بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتەری ئیدارە سوڵان پایکە ڕاستەخۆ شەو لێرێت گەلمە دەبوون.